من بەو پرسیارە دەست پێ دەکەم کە تۆ لە کتێبەکەتدا دەڵێیت ئێمە خۆمان گەیاندە سەدام حوسێن و دەستگیرمان کرد. ئەمەش بە پشتبەستن بەو زانیارانەی لە دەستگیرکراوەکانتان وەرتان گرتە بوو. ئەوانەی کە لە سەدامەوە نزیک بوون و ئێوە لێکۆڵینەوەتان لەگەڵیاندا کردبوو. ئایا تەکنیکێکتان لەگەڵیاندا بەکارهێنا بوو؟ من ئەم پرسیارەت بۆی لێ دەکەم چونکە تەکنیکەکانی لێکۆڵینەوە بوونەتە بابەتێکی پڕمشتومڕ بە تایبەت لەم ڕۆژانەدا دوای ئاماژەکانی سەرۆک لەو بارەیەوە. من هەر کاتێک لێکۆڵینەوەم لەگەڵ هەر کەسێکدا کردبێت تاکتیکی وەرگرتنی زانیاریم لە کەسەکە بەکارهێناوە، هەروەها تێگەیشتن لە کەسایەتی ئەو کەسە. پاشان پرسیاری لێ دەکەم و ئەو زانیارانی دەیاندرچێنێت لە دژی کەسەکە بەکاریان دێنمەوە. هەروەها شێوازی مامەڵەکردن لەگەڵ کەسەکەدا وا دەکات ئەو کەسە هاوکاریت بکات و وای تێ بگەێنیت کە هاوکاریکردنی لەگەڵ لێکۆڵەر لە بەرژەوەندی کەسەکە دەبێت. ئایا یەکەم جار کە سەدام حوسێنت بینی چۆن زانیت کە ئەوە خودی سەدام حوسێن بوو؟ ئایا دڵنیا بوویت کە ئەوە بەدیلی سەدام حوسێن نەبوو؟ لە ڕاستیدا ئەمە ئەفسانەیەک بوو بەردەوام لەبارەی سەدام حوسێنەوە دەگوترا. کاتێک من چوون بۆ بینینی سەدام حوسێن، من بە دوای هەندێک لە سیما و ڕوخساری جەستەی ئەو سەرۆکەدا دەگەڕام. ئەو هەندێ خاڵی کوتراوی لەسەر مەچەکی هەبوو. هاوکات پاژماوەی زامی برینداری گولەیەک بەلاقێەوە هەبوو. من هەموو ئەو نیشانانم لە جەستەیدا بەدی کرد. دەشڵم کاتێک سەدام حوسێنم بۆ یەکەم جار بینی، هیچ گومانم نەبوو لەوەی کە ئەوە خودی سەدام حوسێن. ئایا هەستت چی بوو کە یەکێک لە هەرا داواکراوەکانی سەرگۆی زەویت وا بەدیلی لە بەردەمدایە و یەکەم سەرنجت لەسەری چی بوو؟ هەستم بە ئاسوودەیی کرد لەبەر ئەوەی هەمومان هەوڵی زۆرمان دەدا بۆ دۆزینەوەی و ئەو کارە کۆتایی هات. بەڵام لەو کاتەی چاوەڕوانم دەکرد دەرگاکە بکەنەوە، هەستم بە سەرسامی دەکرد و دەمگوت ئاخۆ سەدام حوسێن کەسێکی چۆن بێت. بەڵام کە بینیم زانیم کە بەڵێ ئەوە سەدام حوسێنە. ئایا چ تەکنیکێکی لێکۆڵینەوەت لەگەڵ سەدام حوسێندا بەکارهێنا؟ شێوازە باوەکە بوو یان ئامێری درۆ ئاشکرا کرد بەکارهێنا؟ ئێمە هەرگیز ئامێری درۆ ئاشکراکەرمان لەگەڵیدا بەکار نەهێنا، بەڵکو لەگەڵی دانیشتم و قسەمان کرد. ئێمە وردوینیمان لەو زانیاریانی پێی دەداین دەکرد و پاشان حکمی ڕاست و ناڕاستیمان لەسەر زانیاریەکانی دەدا کە کارێکی سەخت بوو. سەدام حوسێن دەیخستی تا گومانەوە، متمانەشی بەکەس نەبوو. هەر بۆیە کاتێک قسەی بۆ دەکردیت، جا ئەگەر ڕاستیش بوونایە وات هەز دەکرد درۆت لەگەڵدا دەکات. تەواوی لێکۆڵینەوەکەمان لەگەڵیدا لە نێوان 35 تا 50 کاتژمێری خایاند، بەڵام هەرگیز ڕۆژانە لە هەمان کاتدا نەدەبوو. ئایا دەکرێت بڵێین لێکۆڵینەوەکان لەگەڵ سەدام حوسێن بۆ تۆ قورسترین لێکۆڵینەوە بوو بێت؟ 100% سەختترین بوو. ئەو کەسێکی زیرەک بوو. کاتێک پرسیارم لە سەدام بکردایە، یەکەم بە پرسیارێک وەڵامی دەدامەوە و زۆر ژیر بوو لە وەرگرتنی زانیاری لێم. زۆر جار خەڵکان وابیر دەکەنەوە کە جڵەوی پرسیارکردنەکە بەدەستی لێکۆڵەرەکەوەیە. بەڵام سەدام حوسێن هەوڵی دەدا کە بزانێت ئایا ئێمە چ زانیاریەکمان لەسەر ئەو هەیە، لەسەر ئەو بنەمایە وەڵامەکانی دەداینەوە. دوای جەنگی عێراق بەهێزترین یاخیبوون لەلایەن گروپی شیعەکانی ناسراو بە سەدر هاتە گۆڕێ، ئەوەی هێشتا موقتەدا سەدر ڕابرایەتی دەکات و باوکی بەدەستی سەدام حوسێن کوژرا بەر لە داگیرکردنی عێراق. بەڵام تۆ دەڵێیت کە ئەمریکا هیچی لەبارەی سەدرەوە نەدەزانی. ئایا دەکرێت بڵێیت کە نەبوونی زانیاری لەسەر ئەم گروپە بۆ مایەی نائامەدەی ئەمریکا لە عێراق کە کوژرانی بە سەدان سەربازی ئەمریکایی لە شەڕی نێو شارەکاندا لێکەوتەوە؟ بەڵێ ئەوە ڕاستە. ئێمە هیچمان لەبارەی موقتەداوە نەدەزانی و تەنانەت بەر لە جەنگی ساڵی 2003 ئاگامان لە بوونی نەبوو. من بەوانەی لەسەر و خۆمەوە بوون دەگوت کە دەبێت زانیاری لەسەر شیعەکان گرت بکەینەوە و زانیاری باشیش لەسەر موقتەدا سەدریش کۆ بکەینەوە. بەلای زۆرێک لە خەڵکان گەورەترین هەڵاکە لە عێراقدا کرا ناردنەوەی سونەکانی نێو سوپای عێراقی بوو بە چەکەکانیانەوە بۆ ماڵەوە. ئایا تۆ پێت وایە کە پۆل بریمەر بۆ فەرمانەی گەورەترین هەڵی کردبێت؟ بەڵێ ڕاستە کە خودی پۆل برێمەر ئەو فەرمانەی مۆر کرد، بەڵام مەسەلەکە بەو جۆرە نەبوو کە پۆل برێمەر ئەو بەیانە لە خەو هەستا بێت و فەرمانەکەی دەرکرد بێت و بڵێت من سەربازانی سوپای عێراقی دەنێرمە ماڵەوە و سوپاکە هەڵدەوەشێنمەوە. بەڵکو ئەوە کاری دیکچەینی جێگری سەرۆک بوش و ڕامسفیلدی وەزیری بەرگری ئەمریکا بوو. جا هەر بۆیە خودی پۆل برێمەر بە بێ ڕاوێژی ئەوان هیچ هەنگاوێکی نەدەنا. بۆچی هەتا ئێستا چاوەڕوانت کرد بۆ ئەوەی کتێبەکەت بنووسیت؟ ئایا کەی درکت بەوە کرد کە سەدام حوسێن ڕاستی کرد و دەبوایە ئەمریکا
دوای هێرشەکانی 11 سەپتەمبەر سەدامیان لە دەسەڵاتدا بهێشتایەتەوە؟ That's a great question. ئەمە پرسیارێکی زۆر بەجێیە. بەر لە هەموو شتێک من هەتا ساڵی 2011 کارم لەگەڵ دەستگای هەواڵگیری ئەمریکا واتە CIA دا دەکرد. ڕێگەم پێ نەدرا لەو دەمەی کارم لەگەڵیان دەکرد ئەو کتێبە بنووسم. بەڵام کە لە ساڵی 2011دا وازم لە کارکردن لەگەڵیان هێنا دەستم بە نووسینی ئەو کتێبە کرد. یەکێک لەو کارانی کە سەدام حوسێن تێیدا زۆر کارا بوو ڕشەکێشکردنی تونندڕەوی ئیسلامی سونەکان بوو لە وڵاتەکەیدا. ئەو نەی دەهێشت ئەوان لە عێراقدا هەبن لەبەر ئەوەی ڕژێمەکەی لە ناوەوە لاواز دەکات. یەکێک لەو کارانی سەدام حوسێن بایەخی پێدەدا پاراستنی سەقامگیری ئاسایشی وڵات بوو. جا ئەگەر سەدام حوسێن هێشتا زیندوو بایە یان بمردایە و کەسێکی دیجێ بگرتایەتەوە بە بڕوای من سەرهەڵدانی گروپی دەوڵەتی ئیسلامی لە عێراق بەم ئاستەی ئێستایی نەدەبوو. ئایا تۆ پرسیارت سەبارەت بە ئایندەی عێراق و هەرێمەکە لە سەدام حوسێن کرد؟ ئایا ڕوانگەی لەمەڕ دەوڵەتی کوردی لە هەرێمەکەدا چی بوو؟ هەروەها سەبارەت بە ئایندەی ڕژێمی سووریاش؟ لە ڕاستیدا سەیرەکە لەوەدایە کە ئەو گوتی عێراق دەبێتە گۆڕەپانی شەڕ دوای ئەوەی لە دەسەڵات خرا و گوتیشی وڵاتەکەی دەبێتە گۆڕەپانی تونندڕەوان. ڕاو بۆچوونەکانی لەو بارەوە 100% ڕاست دەرچوون. هاوکات بۆچوونەکانیشی لەسەر وڵاتانی دیکەی عەرەبی پۆزتیڤ نەبوو. هەروەها لەسەر ڕابەرایەتی شا عەبدوڵڵا و هەروەها بەشار ئەسەدیش گوتیشی هەردووکیان بە نیوەی باوکیان بەتوانە نین. ئایا چۆن سیاسەتی ئەمڕۆی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا لەمەڕ خۆرهەڵاتی ناوەڕاست هەڵدەسەنگێنیت؟ ئایا دەڵێیت کە ئەمریکا هەڵی گەورە دەکات و بەهێندەی پێویست لە جەنگی خۆی لە ئەفغانستان و عێراق سوودی وەرنەگرتووە؟ من بە تەواوی هاوڕام لەگەڵ ئەم وتانت. بە هزری من سیاسەتی ساڵانی حکومڕانی ئۆباما بۆ هەرێمەکە کارەساتاوی بوو. وا پێدەچوو گەرێکی نەبێت هیچ سەبارەت بەو هەرێمە بکات. هاوکات بڕوام وایە سیاسەتەکانی سەرۆک ئۆباما بەرامبەر عێراق یاریدەدەر بوون بۆ سەرهەڵدانی داعش. بەڵام سەبارەت بە فێربوونمان لە هەڵەکانمان بڕوام وانییە هیچ لەو هەڵانەمان فێربوو بین. یەکێک لە کێشەکانی سیاسەتی دەرێکی ئەمریکا ئەوەیە یان سەربازان ڕەوانە دەکات یان دەستەوەستان ڕادەوەستێت. ئەمە سیاسەتی بەڕێوەبەرەتی سەرۆک ئۆباما بوو. ئێستا کاتی ئەوە هاتووە وڵاتێگرتوەکانی ئەمریکا بگاتە دەرئەنجامی تایبەت سەبارەت بە هەرێمەکە و دان بە هەندێ ڕاستیدا بنێت سەبارەت بە ئێران، سووریا و لەوە تێبگات کە ئەو وڵاتانە لە هەرێمەکەدا دەمێننەوە و بەشێکن لەو هەرێمە. بە هزی من ئەگەر بتوانین دەرئەنجام هەندێک لە جیاوازەکانمان لەگەڵ ئێران چارەسەر بکەین ئەوە ڕەنگە بتوانین گرژیەکانی نێوانمان و توندتیژی خاو بکەینەوە و هەندێک سیاسەتی واقعی لەو بارەیەوە داڕێژین. من لەو باوەڕدام کاتێک مەسەلەکە دێتە سەر هەرێمی خۆرهەڵاتی ناوەڕاست وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا سیاسەتێکی واقع بینانەی نەبووە. دەوترێت کە بزوتنەوەی فەتحوڵا گولان لەلایەن دەستگای CIA ئەمریکاوە دامەزرێنراوە یان ڕێکراوە. ئایا تۆ لەو بارەیەوە چی دەڵێیت؟ ئایا دەشێت کە CIA پیلانی کودەتاکەی تورکیای داڕشت بێت؟ لە ڕاستیدا ئەمانە پرسیاری زۆر بەجێن. بەڵام ئایا بۆچی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا هانی ئەنجامدانی کودیتا لە دژی ئەندامێکی هاوپەیمانی ناتۆی وەک تورکیا بدات؟ من بڕوام وایە ئەمریکا زیاتر هەست بە هەڕەشە دەکات لە ئاکامی ئاڵوگۆڕی خوێناوی دەسەڵات لە وڵاتێکی وەک تورکیا. سەبارەت بە فەتحوڵا گولن شتێکی سەیر ئەوەیە کە هیچ کەسێک لە ئەمریکادا نازانێت کە گولن لێرە دەژی و کەس بایەخ بەوە نادات. بەڵام لە تورکیادا ئەو کەسایەتیە بە مەترسی لەسەر دەسەڵاتی تورکیا لە قەڵەم دەدرێت. وەک شیکارێکی خاوەن ئەزمون، ئایا ڕەوشی هزری و خەسڵەتەکانی سەرۆک ڕەجەب تەیب ئەردۆغان چۆن هەڵدەسەنگێنیت؟ من هەرگیز شیکاریم لەسەر خودی ئەردوغان نەکردووە. من دەتوانم ڕاوبۆچینی خۆمت لەسەر ئەردوغان پێ بڵێم، بەڵام بە هێندی ئەوەی لەسەر سەدام حوسێن کردومە چروپڕ نابێت، یان ئەوەی لەسەر ڕابەری باڵای ئێرانی یان ئەوەی لەسەر کیم جۆنگ ئێڵ. من بڕوام وایە سەرۆک ئەردوغان زۆر لە خۆی رازیە. پێشم وایە کە کاتی زۆریشی لە دەسەڵاتدا نەماوە، چونکە هیچ ڕابەرێکی سیاسی ناتوانێت بە درێژایی تەمەنی لە سیاستدا بمێنێتەوە و دەرئەنجام شتێک ڕوودەدات.
بەڵام ئەو کات بە فیڕۆ نادات. ئەردوغان ڕابەرێکی داهێنەر و شان بەشانی گۆڕانکاریەکان دەجوڵێت. لە ڕاستیدا دەبێ بڵێم کە من بە توانەکانی ئەردوغان سەرسامم بەرامبەر ئەو ئاستەنگانی هاتوونەتەڕی. هەروەها یەکێک لە شتە سەرەکیەکان بۆ ئەردوغان لە چەند ساڵی ئایندەدا مەسەلەی ئابووریە و بوژانەوەیەتی و گێڕانەوەیەتی بۆ ڕەوشی چەند ساڵێک لەمەوبەر. ئایا تۆ لەگەڵم هاوڕایت؟